یەکەم گەڕەکە لە خانەقین و تێپەڕبوونی وەخت هەر وەکو خۆی مایە سەو. جەلەوە یەکەم گەڕەکە لە مێژووی شاری خانەقین. جەل خورما واتە جەلەوە ناوەگەی لێوە دروست بووە. هەر لای ناوچەش مزگەوتی حەسەن ئەفەندی شاوەتی کە مێژوەگەیرا ساڵی 1946 زانی چدە و فردی ئەڵوان ڕیگەی جەلەوە و ئاغا و خەلیفە و یەکە و بەساسە و یەکێک لە کۆنترین قوتابخانەکان قوتابخانەی هاشمی ئەستە ناو گەڕەکی جەلەوە مێژوەگەیرا ساڵە 37 کۆچی چدە و جەلەوە خاوەن چەندین کەسایەتی ناودارە مێژووی شاری خانەقینە. ئێوەش حەزکان مێژووی چ گەڕەکی ڕەدان بشیمن لە جارێکی تر.